لە پاڵاوتنی ناوچەی کوردستان بۆ گەیشتن بە خولی باسکەی نایابی عێراق لە یاری دووەم و گەڕانەوە ئەکات لە نێو خاچخۆی لە هەولێر میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. لەم پاڵاوتنە تەنها ئەم دویانەیە بەشدار بوون. یاری یەکەمی نێوانیشیان بە سوودی پێشمەرگەی سلێمانی بە کۆتە هات بە جیاوازی 30 خاڵ 87 بە 57 خاڵ. هەر بۆیە ئەکات پێویستی بە سەرکەوتن بوو بە جیاوازی زیاتر لە 30 خاڵ. لە نیوە یەکەمی یاریەکە هەردوویانە ئاستیان تەواو لێک نزیک بوو. لە چارەکی یەکەم پێشمەرگە 14 بە 13 پێشکەوت، لە چارەکی دووەمیش 13 بە 13 یەکسان بوون. نیوەی دووەمی یاریەکە تەواو جیاواز بوو، سەرەتاکەی بە سوودی ئەکاد و کۆتاییەکەشی بە سوودی پێشمەرگە. لە چارەکی سێم ئەکات 21 بە 12 پێشکەوت، بەڵام لە چارەکی چوارەم ئەنجامەکەی زۆر بەسەردا شکاوە، کاتێک 32 بە 17 پاشکەوت. یاری دووەمیش بە سوودی پێشمەرگەی سلێمانی بە کۆتا هات 71 خاڵ بە 64 خاڵ. کردنەوەکەمان پیرۆزبایەکم لە هەموو یاریزانەکان کە بڕاستی زەحمەت زۆریان کێشا ئەمڕۆ، هەم یاری یەکەم هەم یاری دووەم عارەقی باشیان ڕژان، ئەوەی کە زەحمەتمان ئەوەی کە هەوڵمان بۆ دا نەتیجەکەیمان گرت. یاری یەکەم ئێمە زۆر باش بووین، فەرقەکەمان زۆر بوو، لەوانەیەک ئەوە بوو هۆکارێک ئێمە یاری دووم بە باش دەست پێ نەکەین، بەڵام هەرۆکە یاریەکە سەر ئێمە توانیمان بە شێواز یاری گۆڕین بە گۆڕین یاریزانەکان هەموو شتێک تەئسیری بوو کە بتوانین ئەم نتیجەیە بگۆڕێت، کە شکر الحەمدوللا توانیمان لە کۆتایی یاریەکە سەرکەوتوو یاری دووەمیش بین و سەرکەین بۆ نهاییەکان کە لە شاری بەغدا دەکرێت. یاریێکی زۆر خۆش بوو، بەڕاستی ماوەیەکی زۆرە لەم هۆڵە چەند ساڵێکە ئەم جۆری یاریانە ئەنجام نەدراوە. ئەوەی ڕاستی بیکە توانیمان یاریێکی زۆر باش ئەنجام بدەین، هەرچەندە کە پێشمەرگەی سلێمانی توانیان بە 7 خاڵێمان بنەوە، بەڵام ئێمە کێشەمان هەیە، کێشەی ئەوەش ئێمە کە یاریزانی بەدیلمان نییە. یاریزانەکانمان کە یەکێکیان تووشی پێکان دێ یا خودماندوی دەبێت، ئەوە یەک لە کێشە سەرچەکانمانە و دەنا لە زۆربەی کاتەکانی یاری ئێمە هەر لە پێش بووین. پێشمەرگەی سلێمانی دوای ئەوەی ئەم قۆناغەی بڕی دەبێتە نوێنەری کوردستان لە قۆناغی کۆتایی پاڵاوتن بۆ گەیشتن بە خولی نایابی عێراق کە لە شاری بەغدا بەڕێوە دەچێت و پێنجیانە بەشدار دەبن، دوانیان دەگەن بە نایاب. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.